نیزامی چەوسێنەری سەرمایەداری کە پاڵپشت و پەرەپێدەری پیاوسالاری و فەرهەنگ و دابوونەریتی کۆن و ئاینیە کۆمەڵگای مرۆڤایەتی هەرچی زیاتر کردووە بە جەهەنەم بۆ زۆربەی ئینسانەکان بە تایبەت ژنان. ئەو ئاسۆیی کە دەتوانێت بزوتنەوەی ژنان بەرەو پێش و بەرەو سەرکەوتن ببات بزوتنەوەی سۆسیالیستی و بەرابەری خوازانەیە کە ژنان و پیاوانی کرێکار و یەکسانی خواز شان بە شانی یەک تێیدا بەشدار و چالاکن. با 8 مارسی ئەم ساڵ بکەین بە ڕۆژی خەباتی هاوبەش و یەکگرتوانەی هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز بۆ بەگشتداچوونی هەموو ئەو دابوو نەریتە کۆن و دژی ئینسانیانە کە وەک کۆت و بەند بە پاڵپشتی یاسا و ئاین لە دەست و پێی ژناڵاون. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن.